ڕاوچی وەوژانە تەنها گەشت بینی و تێکۆشانە ڕاوچی وەوژانە تەنها گەشت بینی و تێکۆشانە چوار هاوڕێ ئازا و مەردی دژی زۆردار و نامەردی تۆ خۆت بۆ ئەمامە دەکردووە؟ لیۆریۆ تۆ دەتەوێت پەیامە ڕاستەکە لە هەمومان تێک بدەیت لیۆریۆ؟ بەڵام پێویست ناکات خۆت ئەوەندە تێک بدەیت ئێمە دەرچوین. ئەوە ڕاستە ڕێگە ڕاستەکە ئەوەیانە ئێستا دەتوانن بڕۆن 200 لە خانوویەکدا دەژین لە ژێردارە تەنهاکەدا ئەوان دەریاوانن ئەگەر مەبەستی ئێوە بزانن ئەوە پاسەوانیتان دەکەن تا هۆڵی تاقیکردنەوەکە. هی کوراپیکە پیرێژنە پیرەکە لەبارەی دەریاوانەوە قسەی دەکرد تۆ دەزانی مەبەستی چی بوو؟ شوێنی تاقیکردنەوەی ڕاوچەتی هەموو ساڵێک دەگۆڕدرێ. کەسانی وەکو ئەم پیرێژنە ڕابەری داواکارەکان دەکەن بۆ شوێنەکە دەڵێن زۆر ئەستەمە بگەیتە هۆڵی تاقیکردنەوە بەبێ پاسەوانی ئەوان. ئێمە دەبێت دەریاوانەکان بدۆزینەوە بۆ ئەوەی بگەینە هۆڵی تاقیکردنەوەکە و پێویستە بلیمەتی و چالاکی خۆمان بۆ ئەوان بسەرمێنین. لە ڕاستیدا ئەوە زۆر ئاڵۆزە دەزانی؟ ئەرێ ئەوە چی بۆ هەر نەگەیشتنێتێ؟ ئاخ من ماندوو بووم ئەوە 2 کاتژمێری ئێمە لە ڕێگاداین پێدەچێت 2 کاتژمێری تریش مابێ. من برسیمە دەمەوێت بەحەسێمەوە هەندێک لە هەموو خراپتریش تەنگاوم. ئێمە جێت دەهێڵین دەیدە با پشوێک بدەین. بەڵام وابزانم دەرگاکە بەدیار کەوت. بەڕاستی ئەی بۆچی زوودە قسە نەکرد؟ ئێمە ئەم ئەشکەوتەمان جێش لەوێ زۆڵکاوێکی داخوشراو هەیە. ئێستا ئێمەی قوربەستەر دەبێت چی بکەین؟ مەلە بکەین؟ هی سیرکەن لەوێ بەلەمێک هەیە. ئەم کەسە بەلەما ئاو دێتە ناوی. ئەوە کێشە نییە وا باشترە بیگری تاوەکو دەپەڕینەوە. خۆ ناڵێ ئەمەش بەشێکە لە تاقیکردنەوەی ڕاوچێتی. سەیدکە ئەوە ئاگادارکردنەوەی ئاژەڵە درندەکانە. بەڵێ دەزانم. ئاژەڵی دڕەندە؟ پێم بڵێن من بەردەوام بیر دەکەمەوە. باشە ئێمە چۆن دەریاوانەکان بدۆزینەوە؟ من هیچ بیرۆکەیەکم نییە. با ببینە هەموو کەس دەزانێت کە یەکەم جار کەسێک ببینی حساب لە بۆ بەشن و باڵات دەکا بەڵام گۆن بەدا خۆم بۆ تو هەروەها کۆراپیکات بەش باڵات بەرز نییە. من تاکە کەسم لەنێو ئێوەدا کە باڵایشی بەرز و ڕێکم هەیە دەتوانم سەرنجیان ڕابچێشێم. ئایا دەبێت ڕاست بێت؟ نەخێر بەڵنیاییەوە ئەمە وان نییە. تۆ چیتوت؟ لەگەڵ ئەوەشدا شتێکی تر هەیە کە بەهێزترە لە هێزی جەستەیی. هێزی جەستەیی هەموو شتێک نییە. زانیاری و زیرەکی زۆر گرنگن. بۆ نمونە گۆ بیرۆکەیەکی هەیە بەکاری دەهێنێ دەبێتە هۆی ئەوەی سوودی لێ ببینێ. هەرگیز بیرم لەوە نەکردوتەوە. تۆ تێبینی خۆتت نەکردووە بەڵام لە زۆر لاوە چالاک و چەلەنجیت بێگومان. هیچ نەبێت تۆ زیاتر لە لیۆریۆش. ئەوەی منی سەرکەوت کردووە لە ژیان لە هیچ شتێک ناترسم ئەگەر گەرەتم درم دەشبێت. لیۆریۆ ئاگاداری دواوت بە. دواوەم؟ بەڵێ سیرکە.
لیۆریۆ فەرموو لەگەڵ ئەوەی ئەو زۆڵ کاوە وەکو دەریایەکی گەورەوە بەڵام کەسێکی وەک من شارەزا بە فشە بڕی. هەی چی هەیە لەوێ؟ ئەمە بە تەواوی وێران بووە. لەو باوەڕەدام ئەوە شوێنەواری دێرینی هۆزی سوویە. لەمە تێدەگەی؟ بەڵێ بەڵام زۆربەی بەشەکانی لە ناوچووە بۆیە دڵنیانیم کەس چییە؟ وا دیارە ئەو وەکو ئاگاداریەکە بۆ ئەو کەسانی کە بەم شوێنەدا تێپەڕ دەبن. هەی واز لەو شوێنەوارە بێنن کوان ڕێگا ڕاستەکە لەکوێیە؟ ئەو ڕێگای کە پیرەژنەکە ئاماژەی بۆ کرد. سیرکە ڕێگاکە لەوێوەیە. ئەوە بۆ من وەکو هەناسەیەکی درێژ وایە. پیرێژنەکە وتی کام ڕێگا ڕێگایەکی زۆر ڕاستە. ڕێگای ڕاست پێویستی بەڕوونکردنەوە نییە. ئەو ڕێیا ڕاستەخۆ بەرەو شوێنی مەبەستمان دەبات کە دەمانەوێ. گۆن ئەیوانە؟ کەس بێ ئەوەی نەوت بڕوونکردنەوەم بۆ بدەن. ئێوە دڵنیان کە لێرەوە بڕۆین دەکەینەوە هۆڵی تاقیکردنەوەکان؟ هەی سیرکە ئەوەش نیشانەیەکی تری ئاگدارکردنەوەی ئاژەڵە دڕندەکانە. هەی گۆن دیارە تۆ ناترسێ ئاوا بەسەر بەرزی دەڕۆی. هیوادارم کە تۆ نەمان بەیتە سەر ڕێگای ئاژەڵە دڕندەکان. نیگەران مەبە بەڕێز دیۆریۆ، ئێرە هیچ شوێنپێکی ئاژەڵە دڕندەکانی لێ نییە. من دڵنیام. ئەی پێم ناڵی بۆچی لێرە نیشانەی ئاگادارکردنەوەی ئاژەڵە دڕندەکان هەیە؟ سرم سوڕماوە چۆن دەتوانی بەم شەوە ئاوا بە باشی ببینی؟ شوێنی ماڵەکەم لە تاریکی چیاکە بوو لە دوورگەی نەهان. زۆر تاریک بوو لە شەودا، بەڵام کەشوهەوای دارستانەکان لە شەودا زۆر جیاوازە لێرە. دۆزیمەوە. سیرکەن لەوێ دارسنەوبەرێک هەیە. زۆر سەیرە لە ماڵەوە نین. ئەو وتی کە ژن و پیاوێک لێرەدا دەژین. بەڵێ وا دیارە کەسی تر پێش ئێمە نەگەیشتۆتێ ئێرە. ئێمە یەکەم کەسین گەیشتین ئێرە. پێویستە چی بکەین ئێستا؟ من دەسمە ژوورەوە. ئۆه نا خێزانەکە لیۆریۆ برینەکە چارەسەر بکە. بەڵێ بەدڵنیایەوە نیگەران نەبە. بۆ شوێ چوو. لێرەوە بەڕاست لەگەڵ ئەوەشدا دارستانەکە زۆر تاریکە. ئەو دەتوانێت هەست بە جوڵەی ئاژەڵە دڕندەکان بکات. بەڕاستی ئەمە زۆر سەیرە. ئەو کوڕێکی زۆر وریایە. هەر ئێستا واز لەو شنە بهێنە. دەوێ بەهێز بەدەستی بهێنێتەوە. گوێتەیە قسە دەکات. بێگومان قسە دەکات. ئێمە دەڵێن ئاژەڵە سەحرابیەکان توانای قسەکردنیان هەیە. هەروەها ئەم کەنغەرە دەتوانێت بە ئاسانی شێوەی خۆی بگۆڕێت. دەتوانێت خۆی بکات بە مرۆڤ وشتی تریش. بۆیە دەبێت زوو لەسەر ئەم شێوەیە بیگرین. مادام قسە دەکات کارەکە ئاسانترە بۆ ئێمە. چی؟
هی ئەمە بگرە هەیکەن غەری گەمژە هاتم بۆت ئۆ تۆ کێیت بە هیچ شێوەیەک نیگەران مەبە هەست بە ئازار دەکەیت پیاوەکەم چی بەسەرات ئەو باش دەبێت یەکێ لە هاوڕێکانم ئێستا چاودێری دەکات تکات لێ دەکەم بم بەلای پیاوەکەم تکایە تکات لێ دەکەم بم بەلای پیاوەکەم ها ئەو تاتۆیانە چی؟ ئەمە تەنها بۆ ماوەیەک باشە بەڵام تۆ پێویست بە چارەسەری بنەڕەتی هەیە بۆ ئەم برینە پێم بڵێ هیچ شوێنەکێ لێرە جای مۆدۆ گۆدای لێ بڕوێت بەڵێ بەڵام هەندێک دوورە لەوانەیە ئاژەڵی درندە دەوری دابێ من چۆن دەمەڕاستێکی کارەمە ئەگەر بێت و لە ئاژەڵ درندەکان بترسێم بەڵام خێزانەکەم نیگەرانی مەبە گۆن و کۆراپیکا بە دوای داچوون دەیدۆزنەوە من زۆر دڵنیام لە ئەوان کەمێکتر دەگەڕێنەوە باشە پێم بڵێ ئەو شوێنە کوێیە کە ئەو جیایی لێ دەڕوێت بابیر بکەمەوە وەرە ئێرە گەر دەتوانێت بگرێ هەی هیچ نییە ئەوە منم کۆراپیکا تۆ باشی گۆن لەکوێ ئەو بە دوای ئاژەڵ درندەکەدا ڕۆیشت جارێ تۆ پێم بڵێ حاڵی مێردەکەی ئەو چۆنە ئەو بەم زوانە باش دەبێتەوە برینەکەی زۆر قوڵ نییە و هیچ نییە چا دەبێتەوە ئەو دەرمانی ئازار کوشی وەرگرتووە لە ماڵەوە خەوتووە پاڵکەوتووە تێگەیشتم بەڵام ئەمەم پێ باش نییە ئەوە چ کارێکە تۆ دەیکەی کوراپیکا بەداخەوە من بە هیچ شێوەیەک هاوڕێتی ئاژەڵی درندە ناکەم تۆ چۆن زانیت کە من فێڵ بازە گەر بەڕاستیش ئەو وایە بێگومان هەر ئەو کارم نەکرد کە کردم بۆچی ئەوە دەکەی من پیاوە بریندارەکەم بۆ لیۆریۆ بەجێهێشت و لیۆریۆش ڕازی بوو بەوە ئەگەر لیۆریۆ ئەو پیاوە بریندارەی لەوێ بەجێهێشت بایە ئەو هەر ئەو لێداران لێدەدا کە لە تۆمدا گوێ بگرە پرسیارێک لێ دەکەم ها؟ دەمەوێ بزانم بەڕاستی تۆ چی؟ وابزانم بە ئاسانی ئەو جیایە نادۆزمەوە منداڵ دیارە تۆ دەتەوێت بمگری خراپ نییە
من زۆر خەرزاری تۆم کە دەبێت بدەمەوە. بمدەیتەوە؟ باڵێ ئامادە بە بۆ مەردە. کورە تۆ بۆچی لێم دوور ناکەویتەوە؟ لەبەر ئەوەی من و تۆ هیچ هۆیەکمان نییە بۆ شەڕکردن. بە هەر حاڵ دەپرسم تۆ چیت؟ وابزانم هەندێک کادوا باشترە من گوێڕایال بم گوێ لە ئامۆژگاریەکان بگرم بۆ من باشترە. ئەی لەوە وا دیارە من لە کێشەدام من لەگەڵ ئاژەڵە درندەکان بە باشی ڕەفتار ناکەم. وابزانم بەڕێز لیۆریۆ پێویستە ڕوبەڕوو ببێتەوە. ڕاست دەکەی شێوەی ڕاستەکەم ئاژەڵێکی درڕندەیە. بەڵام پێم بڵێ تۆ چۆن ئەمەزانی؟ بەو تاتۆیانەوە ها؟ ئەو تاتوانە کاتێک دەکوتران کە ژنی هۆزە سوومیەکان سوێدیان دەخوات کە لە ژیانیاندا بە هیچ شێوەیەک شوو نەکەن تاکو ماون. وە چۆن دەبێ ژنێکی ئاوا هاوسەری هەبێت؟ بە نەفرەت بی وا دیارە ئاژەڵە پیسە دەیەوێ من تێک و پێک بشکێنێ. ئاژەڵە درندەکان هەر لە بنەڕەتدا هیچ پوچێ لە دەموچاوی ڕادیارە گەلێک قەلاج بێ مێشکە. ها ئەوە چییە؟ ئێستا من لە فێڵەکانی گەیشتم کە چی هەیە. هەی درندەی چپوت ئەو برینەی تۆ سەختە بوو بۆ ئەوەی فێڵ لە ئێمە بکەن وانییە؟ دیارە من گەمژە بووم کە بەم شێوێ ئاگاداری تۆ بووم چارەسەرم کردی دەرمانم پێدای. تۆ چی دەڵێ؟ خۆ جێر مەکە تۆ پیاوەکەی ناو خانووەکەی من دڵنیام شوێنی دەستەکەی دەستی ڕاستتە ئەوە بۆ من دەسەڵمێنێ. ئێستا یاریەکە کۆتایی پێهات کارەبا کوژایەوە. تۆ زۆر جیاوازی لەو ئاژەڵی کە من لەمە پێش بە دوای کەوت بووم. ئەگەر خۆم نەمبینایە ئەوە باوەڕم نەدەکرد. ئەگەر هەستم بەمە نەکرد با بەرەنگارت دەبوومەوە. پێ بڵێ تۆ چۆن زانیت کە جیاوازە؟ چونکە تۆ بە تەواوەتی جیاوازی. دەنگی تۆ زۆر بەرزوتیژە بەڵام ئاژەڵەکەی تر دەنگی وانە بوو. هەندێک کات ئەگەر بە وردی سیر بکەم ئەوە دەتوانم پێت بڵێم کام گەڵا لە کام داردەوەرێت. لە چاوەرینی گەڵای دار جیاوازی ئێوە زۆر ئاسانە. ئێوە دەبێت زۆر بە خێرایی پاستان دابێت لە چاڵی تافگەکە. ئەی ئازیزەکەم وەرە دەرەوە ئەمڕۆ داوا دەکەمە نەببینە من بێشتر شتی وام نادێنێوە. لەو کاتێک کە مرۆڤمان بینیوە کەسێکمان نەبینەوە کە جیامان بکاتەوە بەڕاستی ئێوە زیرەکن. چەند سەیرەوایە؟ یانی ئێوەش ناتوان جیاوازی بکەن لە نێوانیان؟ نەخێر ناتوانم. ئەها بیرم کەوتەوە من و کۆراپیکا لە هەمان کەسماندا کە پیاوەکە بوو. بەڵێ باشە دەتوانین پێم بڵێ کامەیان کامەیە؟ تۆ بووی پێشبینی گەدەلوو لە بەهێزەکەت کرد. ئێستاش تۆ دەتوانیت جیاوازی بکەیت. تۆ بەهرەیەکی تایبەتت هەیە. وەکو ئەوەی کە میوانن ئێمە دەبێ ڕێستان لێ بگرین. ئێمە خزمەتتان دەکەین. من کچەکەی ئەوەم. های من کوڕەکەم. سڵاو. کچەکەم و کوڕەکەم وا خۆیان نیشاندا بوو وەک ژن و مێردن لەو خانووی ژێر دارەستنەوەبەرەکەدا بوون. بەڕێز کۆراپیکا بەهۆی تاتۆیەکانەوە زانی. ئەو تاتۆیە دەسەلمێنە کە سوێندم خواردووە شوونەکەم. ئەوە ئەستەمە بەلایەنی کەم شتێک دەزانم لە مێژووی کۆن. بە تەنها زانست لە خۆ ناگرێت بەڵکو تیژی چاوەکانیش. ئێمە زۆر سەرسامین بۆ ئەو بیرە تیژەی ئێوە بە ئاسانی دۆزیتەوە کە ئێمە ژن و مێرد نین. هەروەها بەڕێز لیۆریۆ زۆر زیرەک بوو تەنانەت بڕۆش بە برینە درۆیەکەی من نەکرد. بەڵێ زۆر بە کارامەی مامەڵە لەگەڵ برینەکە کرد. سەرڕای ئەوانەش تۆ دڵنەوەی منت کرد ئەمەش هێمنی بە من بەخشی. کاتێک من وام نیشاندا کە من نیگەرانم دەربارەی خێزانەکەم. زۆر سپاس بۆ تۆ بەڕاستی منە سەرسام کرد بەو هەستە جوانە. واڵێ مەکە شەرمەزار ببم لە بەرامبەرێت. بەڕاستی زۆر زیرەکانە بە شوێنی دەرزەکە کە سایەتی ڕاستەقینەی منت ناسیەوە. کارامەیت شایانی ڕێزە. ئێوە کەسێن لە ساڵی ڕابردوودا کە توانیتان زۆر بەتوانیدا زۆر بەتوانین زیرەکانە ئێمەدا بکرێتدا بکەنەوە. بەڕێزان ئێوە زۆر زیرەک و لێهات و کارامە. ئەگەر من ئێوەم پێشتر بناسیایە ئەوە هەرگیز بەم شێوەیە لێم نەدەدان. بمبورن.
هەر یەک لە ئێوە لە تاقیکردنەوەکە دەرچوو. باشە ئێمە ڕەبەرایەتیتان دەکەین بۆ هۆڵی تاقیکردنەوە. من بەسای دەترسێم تکایە باش بمگرە تکایە ئاگادارم بە مەمکەرە خوارەوە تکایە. ئەی تۆ نەدەوت من کەسێکی زۆر ئازام؟ بەڵێ بەڵام لە ئاسمان نا. لە کۆتاییدا ئێمە بەشداریمان پێکرا لە تاقیکردنەوەی ڕاوچێتی. دەبێت چ جۆرە خەڵکێک لەوێ بن، چ جۆرە تاقیکردنەوەیەک چاوەڕێمان بکات. واو، ئەو خانووە وەک قەڵا وایە. لە کۆتاییدا گەیشتینە شاری زابان و بە دوای شوێنی تاقیکردنەوەکەدا گەڕاین. لە ئەڵقەی داهاتوو گۆشت، ڕاکردن، دەستپێکردنی تاقیکردنەوەکە چاوەڕوان بن.